Network Plus with Yasin Haikaz. سڵاتان لەبێت ئازیزان و خۆشەویستان بەخێر بن بۆوانێکی نوێ لە کۆرسی نێتوەرک پلس. لە بابەتی مرۆماندا باسی دوو تۆپۆلۆژیا دەکەین، ئەویش پوینت تو پوینت لەگەڵ پوینت تو مەڵتی پوینت. با سەرەتا لە پوینت تو پوینتەوە دەست پێ بکەین پێناسەکەی سود و زیانەکانی چییە. تۆپۆلۆژیای خاڵ بە خاڵ جۆرێکە لە تۆپۆلۆژیای تۆڕ کە دوو ئامێر ڕاستەوخۆ بەیەکەوە دەبەستێتەوە بۆ دروستکردنی ڕێڕەوێکی پەیوەندیکردن. ئەم ڕێخستنە سادەیە، تەنها دوو خاڵی کۆتایی هەیە، ڕێگە بە پەیوەندی ڕاستەوخۆ دەدا بەبێ هیچ ناوەندێک، بە شێوەیەکی باو بۆ پەیوەندی تایبەت بەکاردێ، وەک لە نێوان دوو کۆمپیوتەر یاخود لە نێوان دوو ڕاوتەر. کەواتە هاوڕێیانی ئازیز، کاتێک باسی ئەو تۆپۆلۆژیایە دەکەین، شێوازی ئەو ڕێخستنە لە ناوەکەی خۆی دیارە خاڵ بە خاڵ، واتە ئێمە دوو خەڵمان هەیە، هەردووکیان بێکەوە دەبەستینەوە بەبێ ئەوەی هیچ ئامێرێک لە نێوانیان هەبێ. ئەوەیان پێی دەڵێن پوینت تو پوینت. وەک دەبینن لەم وێنەیە لە بەشی یەکەم دوو ڕاوتەرمان هەیە، هەردوو ڕاوتەر لە ڕێگەی کێبڵەک کاتێک پەیوەندی دەکەن ئەوەیان دەبێتە پەیوەندیەکی پوینت تو پوینت. کاتێک دوو کۆمپیوتەر لە ڕێگای کێبڵی لان یاخود لە ڕێگای وایفایەوە پەیوەندی دەکەن، ئەو پەیوەندیە دەبێتە پوینت تو پوینت، واتە خاڵ بە خاڵ. باشە، و هەروەها کاتێک کۆمپیوتەرێک پەیوەندی بە ئامێرێک دەکا وەکو هەپ یاخود سویچ، ئەوەشیان پەیوەندیەکی پوینت تو پوینتە لە نێوان خۆی و ئامێرەکەی بەرامبەری. بابین باسی زیاتری پوینت تو پوینت بکەین، وەک لە وێنەیە دەبینن، بۆ نمونە ئەوە باڵەخانەی ئەیە، ئەوی تریان باڵەخانەی بیە. باڵەخانەی ئەی لە شوێنێکی جیاوازە، وەک لە وێنەکە دەبینن دوو برجمان هەیە، واتە دوو ئەنتێنەمان هەیە، ئەو شەبەکەی پوینت تو پوینت، هەردوو باڵەخانە بێکەوە دەبەستێتەوە. پرسیار ئەوەیە کاتێک ئێمە پوینت تو پوینت بەکاردەهێنین بۆ دروستکردنی پەیوەندی لە نێوان دوو باڵەخانە بە یەکتر چ سوودێکمان پێدەگەێنێ. با سەیری ئەو سیناریۆیانە بکەین لەسەر شێوازی بەکارهێنانی پوینت تو پوینت. سیناریۆی یەکەم ئەوەیە کاتێک باڵەخانەی ئەی ڕێژەیەکی زۆری تەلیفۆنی هەیە لە ناو باڵەخانەکە و دەیەوێ باڵەخانەی بی کە لە شوێنێکی دوورە هەردووکیان بێکەوە ببەستەوە، واتە لە باڵەخانەی ئەی کاتێک کەسێک تەلیفۆن دەکا بۆ ژمارەی باڵەخانەی بی، پەیوەندیەکی خێرا هەبێت لە نێوانیان، بەبێ ئەوەی بڕوات کێبڵی فایبەر ئۆپتیکی گران بەهادانێ یاخود پەیوەندی بە کۆمپانیای ئینتەرنێتەوە بکە، بەڵکو خۆی هەڵدەستێت بە کڕینی ئامێری پوینت تو پوینت و لەسەر باڵەخانەکانی خۆی دادنێ و پەیوەندیەکی ڕاستەوخۆ دروست دەکات لە نێوانیان. سیناریۆی دووەم ئەوەیە کاتێک باڵەخانەی بی بۆ نمونە ڕێژەی کامیرەی زۆری تێدایە، ئامێری کامیرەی تێدایە وەک MVR یاخود DVR، باڵەخانەی ئەی دەیەوێت بتوانێت سەیری کامیرەکان بکە وەک ئەوەی کە خۆی لە ناو باڵەخانەکە بێ. لەم حاڵەتە دەتوانێت ئامێری پوینت تو پوینت دابنێ و هەردوو سیستەمی کامیرەکان بێکەوە ببەستێتەوە. باشە، ئەوەیان سیناریۆی دووەم بوو. سیناریۆی سێیەم بۆ نمونە دوو قوتابخانەت هەیە، هەردوو قوتابخانە دوورن لە یەکتر، بەڵام دەیانەوێ هەردووکیان پەیوەندیان لەگەڵ یەکتر هەبێ، جا سیستەمی کتێبخانەیان هەبێ یاخود سیستەمی فایلی قوتابیەکانیان هەبێ یاخود شتی زیاتر. لەم حاڵەتە بە زیاتی ئەوەی بڕەپارەیەکی زۆر سەرفکە لەگەڵ کۆمپانیای ئینتەرنێت یاخود کێبڵ بکڕێ، لەم حاڵەتە پوینت تو پوینت بەکاردەهێنێ. با سەیرە و نمونەیە بکەین سەبارەت بە ئامێری یوبیکویتی. کۆمپانیایەکی ئەمریکیە چەندین مودێل و شێوازی جیاوازی هەیە و کۆمپانیای تریشەنە TP-Link هەیە، کۆمپانیای مایکرۆتیک ئەو پوینت تو پوینتانەش پێشکەش دەکاتە، بەڵام یەکێکە لە باشترین کوالەتیەکان و براندەکانی پوینت تو پوینت. هەرچەندە خۆی بەس پوینت تو پوینتی نییە، ئەکسس پوینتیشی هەیە، چەندین ئامێری جیاوازی هەیە، بەڵام وەکو بابەتەکەی خۆمان ئەوەیان یەکێکە لە ئامیرەکانی پوینت تو پوینت کە لەسەر باڵەخانەکە دادەنرێ. ئەوە شێوازی ئەنتێنەکەیە، ئێستا زیاتریش باسی لێوە دەکەین. بابین سەرەتا باسی سوودەکانی بکەین. پەیوەندیەکی سادە و ڕاستەوخۆ دروست دەکا. زیانەکانی سنووردارە تەنها بە دوو ئامێر قەبارە ناکرێ. کەواتە کاتێک باسی ئێمە شێوازی پوینت تو پوینت دەکەین، کەواتە پەیوەندیەکە تەنها لە نێوان دوو ئامێرە. پرسیار ئەوەیە کاتێک دەمانەوێت دوو باڵەخانە یاخود دوو کۆمپانیا بە یەکتر ببەستینەوە لە ڕێگای ئامێرەکانی پوینت تو پوینت، چیمان پێویستە؟ سەرەتا پێویستە لەسەرت بزانی چەند کیلۆمەتر دووری نێوان کۆمپانیاکەت هەیە، واتە باڵەخانەی A
چەند دوورە لە باڵەخانەی بی. دووەم ئەوەیە تۆ نابێت بچی بە شێوازێکی هەڕەمەکی ئامیری پوینت و پوینت بکڕێ، بەڵکو سەرەتا دەوێ بزانی چەند خێرایی پێویستە و ئایا چەند باندوزت پێویستە، ینی باندوز کاتێک دەڵێن باندوز چەند زیاتر بێ ئەوەندە باشترە باندوزت کەم بێ، توانای گواستنەوەی فایل و داتایەکانت نییە لێک کاتدا بە خێراییەکی زۆر باشە ئەوەیان باندوزە. شتێکی زۆ گرنگ، ینی تۆ ئەگەر ئۆڤەلۆدێکی زۆرت هەبێتن ناتوانانی بە باندوزێکی کەم سوود لە ئامیرەکە وەربگری. باشەگەر ئێستا بین بمانەوێت دوو باڵەخانە یاخود دوو کۆمپانیا بە یەکتر ببەستینەوە، جا بۆ هەر سینناریۆیەک بێ، بۆ ئینتەرنێت بێ، بۆ پەیوەندی تەلیفۆنی بێ، یاخود بۆ سیستەمی کامیرەکان بێ. گەر تۆ زۆر لە شێوازی ئامیرەکان و مودێلی ئامیرەکان نازانی و هەروەها بە ڕێژەیەکی زۆر باش لە پوینت و پوینت شارەزانی، زۆر بە ئاسانی دەتوانی بڕۆی ناو ویبسایتی یوبیکۆتی کە ویبسایتێکی تایبەت پێشکەش دەکا سەبارەت بە دیزاینکردنی پوینت و پوینت. تەنها لەسەرتە لە ناو گوگل بنووسی UISP دیزاین سنتەر. کاتێک ئینتەردا دەگری یەکەم ویبسایت ماپێکت پێ پیشان دەدا، ئەتوانی لەسەرەوە لۆکیشنی خۆت دیاری بکەی یاخود ناوی شارەکەت بنووسی. ینی من بۆ نمونە ئەربیل دەنووسم عێراق. گەر من دەمەوێت هەستم بە دروستکردنی پوینت و پوینت لە نێوان هەردوو باڵەخانە، لێرە هەڵدەبژێرین ئایا پوینت و پوینتمان پێویستە یاخود پوینت و مەڵتی پوینت. وەک دەبینە نووسراوە PTP واتە پوینت تو پوینت. کلیکێکدا دەگرین. بۆ نمونە من دەڵێم ئەو شوێنەی کە من باڵەخانەکەیمی لێیە بۆ نمونە ئەڵێم لە عەنکاوەیە. باشە شوێنەکەی تر بۆ نمونە شوێنێکی دوور هەڵبژێرین ئەیکەین بە شەقلاوە. نەمزانم دوورترە ئەوە شەقلاوەیە دوورە. سیرکەن چەند کیلۆمەترە؟ 35 کیلۆمەترە، واتە لە شەقلاوە تاکو عەنکاوە 35 کیلۆمەترە. گەربین هێمایەکەی خوارەوە داگرین، نەیمی یەکەم کە نووسراوە مین واتە شوێنە ڕئیسیەکە، شوێنە سەرەکیەکە، دەیکەین بە عەنکاوە و ستەیشنەکە ئەو شوێنەی کە لقەکەی لێیە ئەیکەین بە شەقلاوە. باش وەک دەبینن سەرەتا دەڵێ هیچ لینکێک لە نێوانتان نییە. ئەگە سەیری هێڵەکەشکەن هێڵەکە سۆرە واتە ئێمە پەیوەندیمان نییە. کێشەکە لێرە چییە؟ گەسەیری خوارەوە بکەن، ئەوەیان چۆن بڵێن نەخشەی بەرزی و نزمیە لە نێوان ئەو دوو شوێنە جیاوازە. ینی کاتێک ئێمە دەڵێین دووری نێوان ئەنکاوە و شەقلاوە 35 کیلۆمەترە، تۆ تا دەگەی بە شەقلاوە سیرکەن بەرزی هەیە. ئێستا ئێمە کێشەکەمان چییە؟ بۆ هێڵەکەمان سۆرە. کێشەکە ئەوەیە شەقلاوە بەرزی هەیە، ینی لە هەولێرەوە تا دەگەیت بە شەقلاوە بەرەو بەرزی دەڕۆی. وەگە سیرکەن لێرە ئەمانە نەخشەی شاخن، شاخی بەرزت هەیە. ئەوانە هەمیان هۆکارم بۆ ئەوەی کە تۆ سیگناڵەکەت بەباشی نەڕوە، چونکە پوینت و پوینت خاڵ بە خاڵ پێویستی بەوەیە کە هەردووکیان بەرامبەر یەک بن، بەرامبەر یەک ئاڕاستە بن. لێرە چارەسەرەکەی چییە؟ ئامیرەکەی شەقلاوە وەک دەبینن لە خوارەوە نزمە و لێرە ئەو هێڵانە کە بە هێڵی زرد پیشانی داوە ئەوانە ناهێڵن سیگناڵەکە بگات بۆ پوینتەکەی تر. زۆر بە ئاسانی ئەوەی شەقلاوە بەرز دەکەینەوە و مەترەکان شت پێ ئەڵێ چەند مەترت پێویستە بەرزیکەوە لە شوێنەکە. بۆ نمونە ئەوەندەمان بەرز کردەوە، ئێستا دەبینن ئینتەرنێتەکە هات، هێڵەکە شین بوو. یەک لە سوودەکانی ئەو ویبسایتە چییە؟ کاتێک ئێمە بەکاری دەهێنین دەتوانین بە شێوازێک نمونەیەک تەخمینکەین کە چەند ئامێرمان پێویستە، جۆری ئامێرەکە چییە و ئایا پەیوەندیەکە بچ شێوازێک دەبێت لە نێوانیان، بەجیاتی ئەوەی بڕۆین بە شێوازێکی هەڕەمەکی ئامیر بکڕین. وەک دەبینن لێرە نووسراوە ئۆتۆ پرۆدەکت سلێکشن واتە بە شێوازێکی تۆماتیکی خۆی ویبسایتەکە هەڵدەستێ بە هەڵبژاردننی ئامیرێکی گونجاو بە پێی دووری و نێزیکی شوێنەکەت. یعنی بۆ نمونە ئەگەر شوێنەکەمان شەقلاوە نەبێ، بۆ نمونە بیکەین بە کەس نەزان، سیرکەن مەسافەکە کەمتر دەبێتە 13 کیلۆمەتر، شێوازی ئامێرەکەش دەگۆڕێ، سیرکەن ئامێرەکەش گۆڕە، نرخەکەشی دەگۆڕێ. باشە بەڵام ناوچەکەمان چەند دوورتر بێ شوێنەکە، ینی شەقلاوەکە گوتمان 34 کیلۆمەترە
وەک دەبینن حتا کێشەی بەرزیشمان بۆ پەیدا دەبێ ئەوەیان ئامێرەکە گرانتر دەبێ. سیرکەن ئێستا من بەرزم کردەوەوە دەبێت ئێستا ئینتەرنێت بێ. ئامێرەکەی گۆڕی و ئینتەرنێتەکە هات. کەواتە ویبسایتەکە بە شێوازێکی تۆماتیکی پرۆداکت سلێکشنت بۆ دەکا ئامێرەکەت بۆ هەڵدەبژێرێ. باشە چۆن بتوانین ناوی ئامێرەکە بزانین چ جۆرە ئامێرێکە؟ وەک دەبینن لە خوارەوە نووسراوە ئامێری یوبیکویتی ئێرفایبری بەکارهێناوە 5XHD دەتوانین زیاتر سەبارەت بە تۆپۆلۆژیەکەمان بزانین. وەک دەبینن لە خوارەوەش نووسراوە تۆپۆلۆجی کاتە کلیک دەکەیە سەری ئەوەیان دەهینیە خوارەوە دەڵێت تۆ تەنها دوو ئامێرت پێویستە یعنی دوو ئامێرت هەیە ئامێری پوینت تو پوینت لە نێوان ئەنکاوە و لە نێوان شەقڵاوە. زانیاریەکانی زیاتر لە خوارەوە نووسیتی وەک دەبینن مین شوێنە سەرەکیەکە بە ناوی ئەنکاوەیە دووری نێوان ئەنکاوە و شەقڵاوە 35 کیلۆمەترە ئەوەشیان تاپاستیەکەیە کە چەند توانای ناردنی داتای هەیە 657 مێگابیت پێرسکنتە. باشەگەر بین سەیری لیستی ئامێرەکان بکەین کاتێک ئێمە دەمانەوێ ئەو ئامێرە بەکاربیێنین کە خۆی دەستنیشانی کردووە بۆ باشترین ئەنجام کلیک لەسەر ئەو پلەسدا دەگرین ئەویان ئەنتێنەکەیە ئەوەشیان ئامێری پوینت و پوینتەکەیە نرخیشیانی نووسیوە مەسەن ئەوە نرخی یەک دانەی بە 339 دلارە تۆ پێویستت بە دوو ئەنتێنەیە بە دوو ئەلیێرە ئەو شەبەکانە لەسەرەوە ئێرفایبرت هەیە ئامیری پوینت پوینتەکە دوودانت پێویستە دارێن بە 429 دلارە کەواتە کۆی گشتی دەکاتە 1536 دلار و خاڵێک دەمێتەوە خاڵەکەی خوارەوە وەک دەبین نووسراوە سیگنڵ ئەو بەشەی خوارەوە چەند بەرە و خواردتر بڕوە ئەوەندەیان خێراترە ینی بە شێوازێک پێتان بڵێم سیگناڵەکە ئەگەر DBM سفر بوو کەواتە زۆر خێرایە 1 ملی واتە ئەگەر لە نێوان 30 تاکو 50 DBM بێ واتە سیگناڵەکە زۆر خێرایە 6 بۆ هەفتە واتە سیگناڵێکی باشە بۆ بەکارهێنان ئەگەر لە نێوان ماینەس هەفتە و ماینەس هەشتا بوو واتە سیگناڵەکەت لاوازە بەڵام هێشتا دەتوانی بەکاری بهێنی ئەگەر لە نێوان هەشت بۆ 90 بوو سیگناڵێکی زۆر لاوازە ڕەنگە ببێتە هۆی کێشە و پەیوەندی لە خوار ماینەس 90 سیگناڵێکی زۆر لاوازە وە کێشەی پەیوەندیت بۆ دروست دەبێ و ڕەنگە هەرکار نەکە ئەویان باسکردنێکی خێرا بوو سەبارەت بە ویبسایتی یوبیکویتی کە ئەو خزمەت گوزاریە باشە پێشکەشت دەکا پێش ئەوەی با شێوازێکی هەڕەمەکی هەستی بە کڕینی ئامێرەکان کە نەزانی دووری ئامێرەکە چەندە و چ مودێلەکە چەند توانای هەیە کە داتا بنێریتن لە کاتێکدا و سیگناڵەکەت چۆن دەبێ لە نێوان ئەو دوو شوێنە و نەزانی چۆن کێشەکان حل بکەی و لە نرخەکانیش ئاگادار نەبی بەڵکو لە ڕێگای ئەم وبسایتە خزمەت گوزاری زۆرت پێشکەش دەکات. باشە دوای ئەوەی کە ئێمە زانیمان چ ئامێرێکمان پێویستە بۆ ئەوەی هەردوو باڵەخانە کە دانەیەکیان لە عنکاوەیە و دانەیەکیان لە شەقڵاوەیە ببەستین و ویبسایتە هەموو زانیاریەکانی دا بە ئێمە لە ڕووی تەپۆلۆجیەوە لە ڕووی ئامێرەکانەوە چمان پێویستە زۆر بە ئاسانی ناوی ئامێرەکە کۆپی دەکەین دەڕۆینە ناو ئینتەرنێت ناوی ئامێرەکە دەنووسین و لە تەنیشتێ نووسین ئینستۆڵ گایت واتە چۆنیەتی بەستانی بۆ نمونە من ئەم ویبسایتە دەکەمەوە وەک دەبینن پێت دەڵێ چەند پارچەی لەگەڵە ئامێرەکەت ئەوەیان ئەنتێنەکەیە چکە ئەنتێنەکە بە جیاوازی دێ لەگەڵ پوینت پوینتەکە نای ینی تۆ بەجیا ئەنتێنەکە دەکڕی و بەجیا ئامیری پوینت پوینتەکە دەکڕی ئەوەیان شێوازی بەستانێتی بۆ نمونە ئەوەی DGPSەکەیە ئەوە ئاسنەکەی کە ڕەبتی دەکەی ئەوە ئەنتێنەکەیە کێبڵەکانی ئەنتێنەکە دەڕواتە ناو ئامیری پوینت و پوینتەکە بەو شێوازە پێ دەڵێت چۆن دەیبەستی تا کۆتایی باشە دوای ئەوەی زانیمان ئامیری پوینت و پوینتەکە چۆنە و چۆن بتوانین بیبەستین تەنها لەسەرتە ناوی مودێلی ئەنتێنەکە چکە گوتمان ئەنتێنەکە بە جیاواز دێ لەگەڵی ینی هەردووکیان یەکنینە ئەنتێنەکە ئەویش لە ئینتەرنێت دەدەی باشە ئەویان مودێلی ئەنتێنەکەیە پێت پیشان دەداتن ئەنتێنەکە بۆ نمونە ڕووبەری چەندە بەرزی چەندە نزمی چەندە ئەویان بە 339 دلارە نرخەکەی دەبینن ئەوە ئامیرەکەی لەگەڵ نایەت ئامیرەکە تۆ بەتێنێ دەیکڕی ئامیری پوینت پوینتەکە پاشان لەگەڵ ئەنتێنەکە دەیبەستیەوە ئەوە گشت زانیاریەکانە سەبارەت بە ئەنتێنەکە ڕێخستنەکەش ئەتوانی ناوی مودێلەکە کۆپی بکەیت
باشە و لە ئینتەرنێت بنووسی کۆنفیگریشن یاخود نووسی کۆنفیگ ڕاستە و خۆ چەندی ڤیددیۆت پێ پیشان دەداتن کە تۆ سەرەتا چۆن دەتوانی ئامێرەکە پێ بکەی و IP ئەدرێسی بدێ تاکو هەردوو پوینت لەگەڵ یەکتری کار بکەن. باشە حەز دەکەم ڤیددیۆیەکتان پێپشان دەم سەبارەت بە هەر پوینت و پوینت وەک دەبینن ئەوە ئامێرەکەیە ئەوە ئامیری پوینت و پوینتەکەیە ئەوەشیان بەشەکانیتی ئامێرە ڕەشا GPS-ەکەیە ئەوەشیان بەشی کارەبایتی ئەوە ئەنتێنەکەیە ئەنتێنەکە کە بە جیاواز دەیکڕی ئامێرەکە لە پشت ئەنتێنەکە دەبەستی کێبڵەکانی ئەنتێنەکە پێی ڕبت دەکەی دەیبەستیەوە پاشان کۆنفگرێشنی دەکەی باشە ئێستا ئێمە زانیمان تەپۆلۆژیای خاڵ بە خاڵ چۆن کار دەکا و چۆن بتوانین ئێمە ئامێرێکی ڕاست و دروست هەڵبژێرین و چ ویبسایتێک ئەو خزمەت گوزاریەمان پێشکەش دەکا کە بتوانین بە شێوازێکی نمونەیی بزانین سیگناڵمان چۆن دەبێ چ جۆرە ئامێرێکمان پێویستە بەرزی ئامێرەکان دەبێت چەند بێ لە ناو نەخشەیەکی زۆر ڕێک و پێک پێتان پیشان دەدا باسی ویبسایتەکەمان کرد و هەروەها باسی ئەوەشمان کرد چۆن بتوانی ئامێرەکە ببەستیەوە کە گوتمان ناوی مودێلی ئامێرەکە لە ئینتەرنێت دەدەی لەگەڵ ئەینوسی ئینستۆڵ گایت واتە چۆنیەتی بەستانی ئامێرەکە. ئازیزان و خۆشەویستان گەشتنە کۆتایی بابەتی ئیمڕۆمان هیوادارم لە بابەتەکە بەباشی تێگەشت بن ئەتان بینمەوە لەوانەی داهاتوو هەر شاد بن.